یەکێک لەو تەوەرانەی کە لە ئێستاە لە کۆمەلگای ئێمە لە زۆربەی کۆمەلگاکانی دنیاە تەوەرێکی تازەیە مەسلەی جەندەرە بەڕاستی بابەتێکی تازەیە و چەند ساڵێکە و بەتایبەت ئەو خەڵکانی کە مختصن لەم مەجالەیە پسپۆریان هەیە ئەم دەستەواژەیە وا وردە وردە هاتۆتە ناو کۆمەلگای ئێمە بەڵام بەگشتی بەڕاستی کۆمەلگای کوردی یەکێکە لەو کۆمەلگایانەی کە گرفتی گفتوگۆمان هەیە لەگەڵ یەکتریا کە بابەتێک گێتە پێشەوانێ و بابەتەکە چەند تازە بەیان چەند ئەوە بێجێگەی و لە جیاتی گفتوگۆکردن جۆرێک لە ژاوەژا و غەوغا و جۆرێک لە ناتێگەیشتن و جۆرێک لە تەفسیری هەڵا و جۆرێک لە پێناسەکردنی لابەلا بۆ کۆمەڵک لە دەستەواژە دروستە بێ دەستەواژەی بەڕاستی جەندەریش بۆ کوتم دەستەواژەیەکی پراپڕ دەستەواژەیەکی زانستی سەردەمانەیە زۆر گرنگە ئێمە لی تێبگەین ئەم تێگەیشتە زۆر گرنگە لە ئاستی خەڵکی پسپۆرەوە بێ لێوە دابەزینە خوارەوە خەڵکی تێبگەێنن ینی لە کۆنفرانسەکانە لە شکۆڕ و کۆبوونەوە زانستیەکانە یعنی ئەم خەڵکانە بهێنرێنە پێشەوە ڕوونکردنەوە بۆ تەواوی کۆمەلگا بن بۆی بە عقارێکی تر نەڕوا تێگەیشتنێکی ناتەندروست بۆ هەر یەکێک لەم بابەتانی کە وەکوتم نێتە ناو کۆمەلگاوە ناتێگەیشتنێک دروست نەبێ یەکەم شێت بەڕاستی ئەم خەڵکە پسپۆرانە ئەم خەڵکە ئاکادیمیانە بێنە پێشەوە قسە لەسەر ئەم بابەتە جیاوازانەکەن وەکو ئاماژت پێیا بابەتی جەندەر طبعا لەناو ئەوانەشا لە ناو کۆمەلگای کوردیا خۆتە زانیت کە لە ناو هەر کۆمەلگایەکە چینی گەنج چینێکی ئاکتیڤ و بەرەو پێشی کۆمەلگان زۆر گرنگە تێگەیشتنیان بۆ ئەم بابەتە هەبێت ڕوونکردنەوەی تەواویان بۆ بێرێت لە تەواوی کایەکانەوە لە تەواوی دام و دەستگاکانەوە لە دام و دەستگای بەتایبەتەوەی کە ڕۆڵی ئەساسی هەیە دام و دەستگای ڕاگەیاندنە ڕوونکردنەوە و پێناسە و بە دوواداچوونی جدی بۆ ئەم مۆزوع بکرێ بۆی باقارێکی خراپترمان تێگەیشتنێکی ناتەندروست لە کۆمەلگایە بۆ بەتایبەت بۆ گەنجەکان دروست نەبێت و ئەمە بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی بۆ قسەکردن و گفتوگۆکردنی جدی لەسەری بنیادی هەر کۆمەلگایەک لەناو بنیادی هەر کۆمەلگایەک کۆمەڵێک دام و دەستگای زۆر گرنگ هەیە کە ڕۆڵیان هەیە لە ئەوەی کە جەنابەت ئاماژەی پێیان ڕۆڵیان هەیە لە پەرەپێدان و تەنشیعکردنی تاکە و بە مانایەکی تریش لە بنیادنانی گەنجا جارێکی تر لەناو هەم دام و دەستگایانە یەکێک لەو دام و دەستگایانە دام و دەستگای پەروەردەیی یەکێکشان دام و دەستگای خێزانیەکە یەکەم بەرکەوتەی مرۆڤە لەگەڵ ئەم دەستگایە و هەم لە ناو خێزانوک و ئاماژەم پێیا ینی گرنگە تێگەیشتنێکی سەراپایی هەبێت بۆ حتا بۆ تاکەکانی ناو خێزانیش بۆ ئەوی تێبگەن مەفهومی ئەم چەمکە چییە ویزافەتەن بەوە پەروەردەش کە دەورێکی زۆر گرنگ ئەبینێ دام و دەستگا پەروەردەیەکان لە باخچەوە هەتا ئاگاتە سەر هەتا ئەگاتەوە زانکۆکان دەورێکی زۆر گرنگیان هەیە لە وەکوتم جارێکە تەفسیرکردنەوە جارێکی کە داڕشتنەوە و جارێککە بە دوواداچوون بۆ ئەم چەمکە تازە دیوە زۆر گرنگەکەی ئەساسەن جەندەر بۆ خۆی کە باسی لێوەکە دابشکاری ڕۆڵەکانە ڕۆڵە کۆمەڵایەتیەکانە کە تۆ لە بنچینەیەکی لە ڕیشەیەکی کللتوری درێژخانی مێژوویەوە ئەم ڕۆڵانە بۆ ژن و بۆ پیاوجیاکراوەتەوە بە دەر لە ڕۆڵە فسیۆلۆجیەکە ینی ئەگەر پێناسەیەکی جەندەر بکەی ئەمەیە مەفهومەکە ئەنجا تۆ چۆن ئەم هۆشیاریە بە گەنج ئەگەیەنی ئەمە زۆر گرنگە لە ناو پرۆسی خوێندنا جێگەی بکرێتەوانێ جارێکی تر تۆ هینە بەگوێدانەوەیەک بۆ داڕشتنەوەیەکی کە بۆ ئەم مەفهومە بکەیەنی وەکوتم لە ناو کاکای وەکو جەنابەت ئاماژەت پێ یەکێک لەو چینانە کە تۆ هەڵت بژاردۆ قسەی لەسەرکەی چینی گەنجە جا تۆ لە پێش مادەم داینەمۆی کۆمەلگان مادەم گۆڕانکاریەکان لەسەر دەستی ئەوان ئاڕۆیە زۆر گرنگە تۆ ئەم تێگەیشتنە لای گەنجەکان دروست کەیت ینی ئەساسەن وەکوتم تۆ لە بنچینەوەی شت لەسەر کردبێ لە باخچەوە وەکو تۆ لە کۆمەلگا پێشکەوتوەکان ئایبینی لە باخچەوەیشی لەسەر کرابێ کە ڕۆڵی کچووک و ڕۆڵی ژن و پیاوجارێکی کە ئەم دابشکاریە بکرێتەوە بە شێوازێک بێدات پەروەری تیاوەتی هاتبێت ینی بۆ شێوازە نەبێت کە وەکووە بینین ئێستا گرفتی گەورەی کۆمەڵایەتی و ینی جزورێکی ڕیشەیەکی
کللتوری زۆر خراپی هەیە حتا لە دروستکردنی کۆمەڵک دیاردەی نەشیاوە لە ناو کۆمەڵ کوتم دام و دەستگا پەروەردەیەکان یەکێک لە ئەرکە گرنگەکانیان ئەوەیە تۆ جارێکیکە بەگوێی گەنجەکانە بەگوێی لە مناڵەکان لە مناڵێت تۆ بەگوێ ئابێتەوەکە دەوری تۆ دەوری کچەکان تەنیاوە نیە ماڵداری بکەن مناڵ بەخێوکەن و لە ماڵەوە بن و ئەو بن دەوری کوڕەکانیش تەنیاوە نیە لە دەرەوە بن و چمکە گرنگەکانی ناو کۆمەلگان بەدەستەوە بێ بەڵکە جارێکی کام ینی تێی بگەێنیتەوە ئەساسەن ئێستا بەڕاستی کۆمەڵک توێژینەوەی زانستی زۆر گرنگ کراوە لە دنیای دەرەوەیە ینی باست ئاماژە بەوایە کە لێهاتوویەکانی ژن لە کۆمەڵک بوارە زۆر باشترە لە پیاو لە توانای لە دانانی مەسەلەن ئاماژەی بە کۆمەڵی خاڵی زۆر زۆر گرنگە کە تۆ توانێمانە جارێکی کە ینی بۆ ئاراستەکردن و بەرەو پێشبردننی کۆمەلگا حتا لە دانانی پلانێکی تۆکمە بۆ بەرەو پێشبردننی کۆمەلگا ڕۆڵی گرنگ زۆر ژن یان ڕۆڵی مینە زۆر ئاکتیف بکەیتەوانێ چۆن باسی چیەکانی ئاماژە بە نقطەیەکی زۆر گرنگ وردەیاڵێکە کچەکان یان ژنەکان ئەتوانن لە دانانی لە جێبەجێکردنی ئۆلتەرناتیڤی کە بۆ پلانێک دانرێ زۆر بە باشی هەنگاو بە هەنگاو قۆناغ بە قۆناغ ئەتوانن ئەم پلانە جێبەجێ بکەن لە ئایندەیە خاڵێکی تری ئاماژەی کە پێ ئەم شتانشتی بابەتی زۆر زۆر گرنگن زۆر وردن بە زۆر زۆر گرنگن بەڕاستی خاڵێکی تر یعنی ئەڵێ باشترە توانێت لە پیاوەکان توانیوانە پێی بێبن ئەو پلانانەی کە دانراوە باشترە توانێت جێبەجێکە خاڵێکی تر ئاماژە بەوایە ئەڵێ ئەڵتەرناتیڤی بەدیلیان پێ مەسەلەن کە تۆ لە هەنگاوێکە لە پلانێکا شکست دێنی ئەڵێ ئەوان ژنەکان زۆر بە خێراترە توانن بە خێراترە توانن هەنگاوی جدیتر بنێن بۆەوەی پلانی بەدیلیان هەبێ بۆ ئەوە خاڵێکی تر کە ئاماژەی پێەیە مەسەلەن لەو بەدواداسوونی من کردمە باس لەوە کات کە لە کاتی ڕوبەڕوونەوەی قەیرانێکە ئافرەتەکان یان ڕەگەزی مینە نەرمونیانتر معاملەکە لەگەڵا یان خاڵێکی تر ئاماژە بەوایە لە کاری گروپین و تیمۆرکە کە ئەمە هەنگاوێکی زۆر گرنگی بەرەو پێشچوونە ینی بۆ هەر کایەکی تری کۆمەڵایەتی بێ سیاسی بێ ئابووری بێ هەر کایەکی تری ناو دام و دەستگا فەرمی نافەرمیەکانی لام کۆمەلگا بە کە کۆمەلگا ئاراستاکاتەوە کاری تیم زۆر گرنگە جارێکی تر هەمووم تێگەیشترانە تۆ بیتەوە بەگوێ مناڵەکان تا بەگوێ گەنجەکان تا تێی بگەیتەوە ئەو دەورەی کە کۆمەلگا بە جزورێکی تاریخی چەند سەد ساڵەیی بە ژنی یاوە بە پیاوی یاوە پێی وتووە ڕۆڵی تۆ ئەمەیە لە کۆمەلگا ڕۆڵی ژن تەنیا چاودێریکردن و بەخێوکردنی مناڵ و خستنەوەی مناڵ و چاودێریکردنی خێزانە و نەخێر هەڵسوکەوتی بۆ توانای ئەوەی نییە میانی باشترینەکان باشترین ژنەکانە و ژنانن کە لە ئاستی حەقی خۆیانە مافی خۆیانە بێدەنگە بن کە مافەکانیشان پێشێل کرێ هیچ قسەیەک ناکەن هیچ گفتێکیان نییە هیچ ئەویان نییە بە پێچوانەی ئەوە پیاوەکان ئەو پیاوانە شەهامەتیان تیاوە پیاوەتیان زۆرترە کە توانا و قووەتی جەسەدی خۆیان فەرزەکەن بەسەر ڕێگەزەکەی ترا یعنی ئەتوانن بەبێ دەرخستنی توانە هینە جانب لایەنە عاتفیەکەی و سۆزداریەکەی خۆیان بارودۆخەکان کۆنتترۆلکەن هەموو ئەم ڕۆڵ پێدانە زیادە زەخت خستن و فشار خستنە سەر هەردوو ڕەگەزەکە تۆ جارێکی کە ئەتوانی لە ڕێگەی ئەم هەم مەفهومە زانستیانەوە بەگوێی کوڕکچەکانە بێتەوە کە دەورێکی تر لە کۆمەلگا ببن نەخێر دەوری هەردوو لایەن دەوری تاواوکەری یەکتریە بەمانای ئەوە نییە ئەمیان لاوااسترە لەوی تریان بەڵکە ئەم لە شتێکا بەهێزە ئەوی تریانە لە شتێکی کا بەهێسترە ئەگەر ئەم دوو توانایە کە یەکەگرن شتێکی سەرنجام شتێکی زۆر باش دەستکەوتێک و داهێنانێکی زۆر گرنگ بۆ کۆمەلگاکان ئەگا خۆ کۆمەلگا پێشکەوتەکانیش لەسەر ئاستی ئەم تێگەیشتنە توانیوانە داهێنانی گەورە گەورە بکەن بەڕاستی مەسلەی گۆڕانکاری گۆڕینی کولتور و گۆڕینی تێگەیشتنی کۆمەلگا بۆ مەسلەی دابشکاری ڕۆڵی ژن و پیا و مەسلەیەکی درێژخایەنە بڕۆژێک و دوو ڕۆژ ناکرێت بڕاستی بە دڵنیایی وەکو ئاماژەم پێ یەکێکە لە سێکتەرە هەرە گرنگەکان یەکێکە لە سێکتەرە هەرە گرنگەکان کە بەرنامە و پلانی باشی بۆ دابنرێ لە ناوەندەکانی خوێندنە جارێکی تر تۆ ئەم ڕۆڵانە بەگوێی مناڵەکان تابەی توانێت تێی بگەێنی ئەو ڕۆڵە جارێکی کە
ئەم ڕۆڵەی کە لە پێشینایراوە بە کچ و کوڕ کچ ئەبێ وازیکە و کوڕ ئەبێت شت بفرۆشێ جارێکی کە دەستکاری کەیتەوانێ جارێکی کە ینی هەر لە ئەلفوبێی کوردیوانێ ئەو دابشکاری کەمە لە ئەلفوبێی کوردیا بەگوێمانایراوە کت کچەکان وازیەکەن بەیەکە و کوڕەکان بە نازانم چی ئەکەن بەیەکەوانێ و دارا ئەتوانێت بچێتە سەردار و بە پێچەوانەوە زارا ناتوانێت بچێت هەر ئەم مەفهومە کە بەگوێی کچ و کوڕەکانی خۆمانە لە مناڵیەوە تۆ ئەم ڕۆڵەی پێئەیە بە هەر یەکێکیان ئەم ڕۆڵە لە پەروەردەوە دەست پێەکە ینی ئەم سەکتەرا بە جارێکێشی لەسەرکرێتەوە کوتم خەڵکی پسپۆر و خەڵکی ئەکادمی جارێکی کە بە وردی و بە پلانێکی درێژخانانە ئیشیکەی لەسەر کاتەوە